جانا بەیانیت باش بەیانی باش دڵەکەم قوربانت بم نانی بەیانیت حازر کردووە ئەی چۆن حەزری ناکەم ئەمڕۆ تۆ بڕیارەکە بە منەوەی پێتی دەڵێم دە باشە باوکم هەڵسێنە با پێکەوە نانت بخۆن ئەمە حەلەکە بوو لەگەڵ باوکتان نان بخۆم خواردنەکە حازرە حازرە لەسەر مێزەکەیە با بڕۆ نانەکەی بخۆ و دواییش ئێمەی خۆین بابا 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 ئەو بابم چێوە چووە بابا بابا هەیان هەیان کچێ هەیان چییە؟ قورمان بەسەر بوو بابم دیار نییە مرد؟ کچێ بە خۆت بمری بە قوربانی بابم بی بابم لۆ بمری نازانم کێوە چۆ لە ماری نییە دانیشە ئەم شەوەش بوونێ بۆ چی دانیشە ئەم شەوەش بوونێ بۆ چییە؟ لەوانەیە چوو بێتە بازاڕ یان چوو بێتە سەر قەبران یان چوو بێ بۆ شوێنە کچێ هەیان بابم بڕواتە دەرێ بە من دەرێ بە منی نەگوتێ چوتە دەرێ بەخوا شتەکەیە دلێر من لەوە تێناگەم باوکم ناڵی تۆ یان تۆم ناڵی بۆ پرس بە تۆ بکات قسەی زیاد مەکە بەیانیەکمان بە خۆشی بەڕێ نەکرد کچێەوە داخرە بە قوڕان شتێک بووە دلێر چی بووە خۆم ناڵ نییە ون بێت یەتەوە یا تێبگەیەتەوە کچێدە بەسە من دەزانم ئەوە شتێک لە گۆڕ ڕێدەنا و ناڕواوها لە دوونی لە گەرمەدانیش ئێتە باشتر ڕۆشتووە کچێ بەسە بیبرێنەوە خۆ کەس ناڵێ ئێمە دەرمان کردووە خۆی ڕۆشتووە دەزانی قسەی زیاد مەکەی وەڵڵا من وەکو باوکم خۆشمەویست خۆشت دەویست کچێ شێتم مەکە لەوەی زیاتر ئەو بە من ڕازی نەبوو ئەلو بنکەی پۆلیسە باشی برام من دلێرم کوڕی مام ساڵحی بەقار وەڵا ئەوە بابم مام ساڵح دیار نەمایە نات تەکنەنگۆ خوا بەڕاست یانی نەتان دیتیە ئەگەر شتێک بوو خوا ئاگادارم بکەنەوە باشە باش لە بنکەی پۆلیسیش دیار نییە دەچم لە دوی دەگەڕم بابا کوڕم ئەوجە با پارەت دەمێت تەکلیفی هەر چەندی کرد هەموو دەدەم پارەی چ؟ کوڕم ئەمە پارەم هەیە پارەم نایە مامەجان ئەخنات وەرە وەرە بابی من وەرە وەرە ئایدی منە دەستەکانت خۆش زۆر زۆر مەمنون ئەوەی پێم کرا لە بۆ دەکەم باشە؟ پارەی وەرناگرم من مامەجان ئەو پارەی وەرناگرم مامەجان مەگریە تو خوا تو لە زێبابی منی تو خوا مەگریە مامە تو خوا لێت دەپارێمەوە ئەوەی داوات کردیە بەسەر سەر و بەسەر چاو بە خۆم دەیکەم هەمووی ئایدی خۆم تو خوا مەگریە مامە تو خوا مامەجان لەبەر دڵی من مەگریە تو خوا کوڕم دەرم پڕە دەزانم درت پڕە مامە ئێستا من دەوی بڕۆم باش مامەجان هەرچی شت پێویست بوو تەلەفۆنەکم لۆ بکە بەسەر سەر و بەسەر چاو باشە؟ باشە کوڕم باشە خوات لەگەڵ مامە باشە کوڕە خوات لەگەڵ کوڕی پەروەردەکە پڕێت دەنە دەرێ کوڕی پەروەردەکە خەڵکی بێگانە خزمەتت بکە ئای لەو ژیانی کە تێکەوتوو